میانەکەم دەبێت بەڕێز دکتۆر نەوزاتی تووتی شارەزای پەیوەندی هەنێ و دەوڵەتیەکان لە ئەستۆدیۆ لەگەڵ بەڕێزیان گفتوگۆی زیاتر دەکەین. بەڕێز دکتۆر نەوزاتی تووتی بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەم هێرشانەی ئێران لە کاتێکدا کە ئەزانن ئێستا و ناوچانە ئەوان چۆڵیان کردووە بارەگانەی ڕۆژهەڵاتی کوردستان شوێنەکانی خوانیان چۆڵ کردووە، بەڵام ئێران هەر بەردەوامە لە بۆردومانکردنیان. ئامانجی لەمە فشار خستنە سەر ئەوانەیان هەرێمی کوردستان. بله زۆر سپاس بێگومان ئیران ئامانجی زۆری هەیە لەو بردومانەی کە دەکرێتن. مە زۆر جا باسمان کرد یەکێک لەوانەوە بوو کە ئێستا لە ئیران خوپیشاندان هەیە، ڕازایی هەیە، خوپیشاندا ئیران دەیەوێتن کێشەکانی هەناردەی دەرەوە بکات. بێگومان یەکێک لە مەیدانەکانی هەرێمی کوردستانە، بەڵام ئەمە تەنیا هوکار نییە، هوکاری تریش هەیە. ئیران دەیەوێت مەسیجێکی بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل و بە ئەوانە بنێریت عەلە ئەساس دەتوانیت لە بەرژەوەندیان بدە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش بە شوەیەکی گشتی. بەڵام لە هەمویان گرتر ئایا ئەمە گوشارە هەرێمی کوردستان یاخود مەبەستی ئەوانەیە ترسێکی زۆر هەیە لە ناوهاڵاتیان ئەڵێن ڕەنگە بە زەمینی شێرشمان بکرێتە سەر. جا پرسیار ئەوەیە ئەگەر تو سەری داواکاریەکانی ئیران بکات، دوسێ داواکاری هەبوو عەلە ئەساس هێزی عێراقی ببەنە ناوچە سنووریەکان، دیاریش نییە هێزی عێراقی مەبەست هێزی عێراقیە، هێزی پاساوی سنوورە یان پێشمەرگە، یعنی ئەوەش جێ پرسیارە بەڕاستی. ئەوەی تریش داوای دەکرد کە هێزەکانە بنمونە لە کەمپەکان کۆ بکرێنەوە کە ئەوەش بێگومان جێ قبولکردن، یعنی زۆر هوکاری ترە، بەڵام من پێم وایە هوکاری هەر سەرەکی ئەوەیە ئەمری ئیران دەیەوێت گوشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکاتن و زۆر مەبەستیشی هەیە، یعنی مەبەستی ئەوەیە کە بۆ نمونە یەکێک لە بیانەکان ئەوەیە کە ئەنەوە هێزا ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان عەلە ئەساس یارمەتی یا هانی خوپیشاندانەکاندان کە ئەمەش بەڕاستی هوکاری بوو نیە، یعنی هوکاری نییە، سەبەبی نییە. بەڵام لە هەموویش گرنگتر من پێم وایە ئەوەیە کە ئێستا ئیران لەژێر گوشارێکی گەورەدایە لەسەر ئاستی ناوخۆ خوپیشاندی گەورە لە هەموو ئیراندا ناتوانێت کۆنتڕۆلی بکات، بۆیە دەیەوێت کێشەکانی هەناردەی دەرەوە بکات. لە لایەکی ترشواتە دابینیم لەسەر ئاستی دەرا گوشاری لەسەرە ئەمریکا گوشاری خستە سەر بەتایبەتیش لە بەرنامەی ئەتۆمی ئێستا سەری نەگیتەوەش نەکسەیەکە بۆ ئیران بەتایبەتیش ناتوانێت بەو شێوەیەکە هەیتی دەست بە هەناردەی ناوت و ئەو شتانە، یعنی کێشەی لەسەرە جارێ ئەوانە هەموو بوو دەبیتە هۆی ئەوەی کە ئیران هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەرێمێکە ناتوانێت احتمال ناتوانێت سیادەی خۆی بپارێزێت، نان ستێت ئەکتەرە. لە لایەکی تریش حکوومەتی عێراق هەیە کە نزیکە لە ئیران، ئەمانە هەموو وا دەکات ئیران بەو شێوە مەسەج بنێرێت و بەو شێوە بردووانە. بەڕێز نەوزاتی تووتی لە ماوەی ڕابردوودا کێرشەکان سەرەتا کرانەوە سەر بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان، بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و ئێرانیش کۆبوونەوە، بەڵام هەندێک داواکاری هەبوو کە ئاراستەی ئەو حکوومەتی هەرێمی کوردستان کرا. پێتان وایە هەرێمی کوردستان ئامادەی و داواکاریانە جێبەجێ بکات یان لە کاتێکدا کە هەندێک لەو پارتانە لە پێش دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەم ناوچانن؟ کێشەکە ئەوەیە کە ئەوەی کە ئیران داوای دەکات بوونمە هەرێمی کوردستان ڕێگەی نەداوە ئەوانە لە سنووری هەرێمی کوردستان چاڵاکی بکەن دژی هێزەکانی ئیران. سنووری خۆی پاراستووە من پێم وانییە ئەوەی کە ئیران دەیڵێت ڕاست بیتن، لەبەرەوەی کە پێش لە ساڵی 90ەکان ڕێککەوتنەکە باە کە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو سنوورە بپارێزیتن. ئێستا هێزی چەکدار باڕناکەم لە هەرێمی کوردستانە بچوتە ئیران، ئەوەی کە دەکرێت لە ئیران خوپیشاندانی خەلکیان نەڕازیە، بەڵام ئەی دەیوێت کێشەکە ئەوەیە ئەو دەوێت ئەو کێشەنە هەناردەی دەرەوە بکەتن. ئیران دەیوێت سەرنجی ناوخۆی و سەرنجی خەلک و سەرنجی دەوڵەتانیش لەسەر کێشەیەکی ناوخۆی کە خوپیشاندانە بگوێزێتە بوشینێکی تر کێشەکانی هەناردەی دەرەوە بکات یا دژمنێکی لە دەرەوە دروستکات باوەی خۆی پێوە سەرقاڵ بکاتن لەسەر ئاستی ناوخۆ. لەبەر ئەمەش ئەمە کێشەی هەرێمی کوردستان نییە، بەڕاستی کێشەی هەرێمی کوردستان نییە کە لە ئیران خوپیشاندان دەکرێت، خوپیشاندان هەیە داوای ئازادی و حریەت دەکەن یا سیستمی سیاسی بڕۆخینن. لەبەر ئەمە کێشەیەکی گەورە بەنسبەت هەرێمی کوردستان ئەو داواکارانێکی هەرێمی کوردستان ئێستا دەیکاتن بەتایبەتیش هەرێمی کوردستان زۆر یعنی ئەو داواکارانەی کە ئیران دەیکاتن مەترسیدان یەکێک لەوانە بوونە سوپای قوس ئەڵێتن لەوانە ئەگەر داواکارەکانی ئێمە جێبەجێ نەکەین هێرشی سەربازیشی بکەین، هێرشی زەمینی بکەین سەر هەرێمی کوردستان. بەڕاستی ئەمە پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە، پێشێلکردنی سیادەی عێراق و هەرێمی کوردستانە و دەبیت حکوومەتی عێراق بەتایبەتیش حکوومەتی سوودانی لەگەڵ پەرلەمانکە کە تۆ ناتوانانی سەوەری خۆت بپارێزی، حکوومەتی عێراق ناتوانانی سەوەری بپارێزی یاخود لە ڕووی هێواییە لەوازە فەرموو داوا لە ئەمریکا بکە، داوا نەتایج گوتەکان بکە، داوا لە ئەنجومەن ئاسایش بکە، دەتوانن لە ڕوویە گوشار لەسەر ئیران دروستکەن بە هێرشانە باستن، بەڵام بەداخەوە هەڵیستە. بەڵام تا ئێستا پێتان وانییە کۆمەڵگەی نێودەوڵەتیش خۆیان هەڵوێستیان لە ئاوازە بەرامبەر بەو موشک بارانە و پێشێلکردنی سەروەری عێراق؟ بێگومان زۆرش لەوازە ئەگەر تو سەیری ئەو هەڵویستە بەتایبەتیش با سەیری ئەمریکا بکەین. ئەمریکا یعنی چاومال سەر ئەوەیە ئەمریکا هەڵویستی هەبیت ڕاگەاندنێکی توندی هەبیت بەرامبەر ئەو هێرشانەی کرد دەکرێتە سەر هەرێمی کوردستان نەکەرێ ئێستا لە پرۆسی هەڵبژاردنیش ئەگەر بیرتان بێتن کە کاتە گوشار سەر هەرێمی کوردستان دروستکە هاوپەیمانێکی سێ قۆلی دروست بوو لە نێوان کورد و شنەوسادریەکان. ئیران گوشارەکانی لەسەر سونە و کورد زیادی کرد، تەنانەت لە مانگی سێ هێرشی کردە سەر هەرێمی کوردستان بێجگە لەو بڕیانێکی لە دادگای دەستوری دەرچوون. ئەو کات ئەمریکا هیچ هەڵویستێکی نەبوو، هیچ گوشارێکی دروست نەکرد. ئەمە وای کرد
ایران هدی گرجکان تونتر بکه لگل هرمی کردستان و استاش که حکومتی امریکا و کو سیاستی بین دیس انگیجمنت پالیسی خود دو خرس نواله کشکان پراکتیزان که نکل سراسی عراق سر آستی نوچکش اما در فتی دات ایران بطبع سرقاله بکشه اوکراینیا آوانم اما در فتی دات ایران به کیف خود دستوردان لکارو باری نو خوی هرم یا خود به مشک و درون هرش کتا سر هرمی کسان یا بیش ما نچی تا که استیتمنتی که بطبعتیش هزی نواندی امریکا بالاوی کرد دو سه خالی تداعی که اوسط پیشلکی سروری خاک عراق سقامگیری عراق تقدر هرمی کردستان تقدر دبیرن اوای رشان راگیر بالام او بس نیم دبید امریکا بطبعتیش حالیسته کی جدیت برای منی هرمی کردستان دبی گوشارکانی بطبع سر امریکا یعنی حال بدن حالا کان چر بکت لکنگریسی امریکا لا ها پیمانکانی اگه عراق شیش نکرد شتک بکت با اوای بتوانه گوشارک درست بکت امریکا بتوانه گوشارک درست بکت ایران او برز نوزات هیچی توی شارزای پیندنی دولتی کان استودیو میان ما بود سپاس با آمده بون شرفکانتان بخیرات زور سپاس باش